تادێت لە سایی بێباچی و بێخەمی دەسەڵاتدارانی هەرێم بارودۆخ و گوزەرانی هاوڵاتیان بەهۆی قەیرانی دارایی و نەهاتنی موچە سەختتر دەبێت. یەکێک لەو چینانەی کۆمەڵگاش کە لە بارودۆخێکی سەختی داراییدا ژیان دەگوزەرێنن کرێنشینانن. خەڵکی کرێنشین و کرێچی لە دووڕوەوە با بڵێن زەرمەندێک لەوەی کە تا ئێستا هیچ پلان و پرۆژەیەکی حکوومەت لە بەرژەوەندی ئەو خەڵکە نەبووە. یەکەی نیشتە جێبوونە هەر بابەتێکی ترا لە بەرژەوەندی خەڵکی کرێچی نەبووە. لە ڕوویەکیشەوە خەڵک ئەگەر ئێستا خەڵکی دیکە بەس خەمی مەعاش و موچە و کار و کاسبی بکە نییە، ئەوە خەڵکی کرێچی خەمێکی دیکەشی هەیە کە ئەگەر ئیش هەبێ نەبێ مەعاش موچە هەبێ نەبێ دەبێ ئەو خەمی وەکو ئەڵەی کرێەکەی هەبێ کە مانگانە کرێی خانووەکەی بدایە. بەڵێ منەمێ ڕازگۆم لەسەر بابەتە حکومەت زۆر خەمساردە بەرامبەر کرێنشینان سەرڕای ئەوەی کە ئەگەر هات بۆ ئێستا خۆشیان با بڵێن کرێنشین بانیان کوڕەکانی خۆیان کەسەکانی خۆیان کرێنشین بانە ئەو کات لە حاڵ و گوزەرانی ما تێگەیشتن کە ئەتوو کابرا بێ لە دەرکتدا پارەت نەوی کە بیدەیە نەتوانی کە کڕی خۆت بدەیت بەسەر برندی لە ماوەکان ڕابرد و باشتر بوو کەسابەتە بوو یان ئەگەر سەرڕای حکومەت شاوکاری ناکردین بەس بە کەسابەتەکەی ئەتوانی ماگانە کرێی خۆ بدەین بەس لە ئێستا کەسابەتەکەش زۆر کەمە و هەموو چەش تاخیر بۆ نەتوانین ئەرکەی زۆر قورسە لە سەمە بتوانین لە کاتی خۆیدا کرێ بدەین. ئەرشەد حەسەن بەرپرسی کۆمەڵەی کرێنشینانی لە قیسۆران دەڵێت کرێنشینان بارودۆخیان خراپە و کار گەیشتۆتە ئەوەی بەهۆی پێنەدانی کرێی مانگانە لەلایەن خاوەن خانووەوە خانوویان لێوەربگیرێتەوە. کرێنشینمان هەبووە خاوەن خانوو دەری کردیە گوتیتی 2 مانگە کری خانووت نەدای ئێستا حالیان هەیە لە ناو سۆران ئێمەش تەلەفۆنمان پەیوەند بەر بە خاوەن خانووکەی وە کردووە گوتمان کاکە یعنی ڕەچاوی ئەو باردۆخەی بکەن کرێنشینان لەبەرەوەی کرێنشینان هەموو کەس و کار ئێمەنا چینەکی هەژارە کەم دەرامەتە حەقوایە هەم حکوومەت هەم خاوەن خانووەکان هاوکار و پشتیوانیان بن حکوومەت حەقوایە ینی ڕەچاوی دۆخی کرێنشینان بکات دۆخی کرێنشینان چینەکی کەم دەرامەت و فەقیر و هەژارن یعنی نەدارن حەقوایە ساڵانە پلانی هەبی بۆ کرێنشینان لە هەموو قەزا و ناحیەکان هەرێمی کوردستان لە هەر 4 پارێزگا لە هەر 4 ئیدارەی سەربەخۆ لە هەموو قەزا و ناحیەکان یەکەی نیشتە جێبوون دروست بکات. ماوەی 56 ڕۆژە موچە بە فەرمانبەران نەدراوە و ئەمەش کاریگەری کردوتە سەرکۆی کایەکانی ژیان و بازاڕەکان جوڵەیان وەستاوە و خەڵک لە کار و کاسبی بووە. دەسەڵاتدارانی هەرێمیش خۆیان لە ژیانێکی شاهانە دەژین و ئاگایان لە سچی برسی هەژاران نییە. بۆیە جددینین لە چارەسەرکردنی گرفتی موچە و 11 ساڵە ئەم دۆخەیان بۆ موچەخۆرانی کوردستان دروست کردووە. ساڵانەش بەهۆی دواکەوتن لە کاتی خۆی چەند موچەیەکیان لەلایەن حکوومەتەوە بۆ هەمیشەیی دەخورێت. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.